دەست پێکە ساڵێر زندانی قەدا نزانم چێ بوو لەوێ جیهانی من کرد و نەکرد ئەز نەبەردام مام ببینم خەلک دو خۆی لە دانیش زندانی دەرکەتم کۆرۆنا هات وەرە سافیکە ژی چینی هات بەلا بوو دنیایەگا کوردستانی خراکر بوهار زەڤە ئاوێت قات مەهەد دووەدا عەشێریش کردی کەسێ بێگونەه لە باژارێ لۆندۆن هات بیرامە بێ ئێریشێ دەما لە قامشلۆمەکرە سەر هێلدان لە تایلەندێ مرۆڤەک بێ وجدان کوشتنێت و دکەس بە ئاوەکی بێ بەیان لە هاناو چەند خەلک هاتن کوشتنی بدەستێنێ جێدە برەستێکی فاشستی ئاشتی نەزان هات مەهەسەسیە ڕۆژا ژینێ مەگومێک یەفکنجی بیرکن چشێت بێرە دێنێ پیرۆز بەهیان و ڕۆزە بەتاڵکردن ترکود نەری کەس نەماژی دێ لێ خۆ دکەنی لە تەفان گۆخ دەزین بەرێژی دزین بازرگانی هونەرێ لێ کەسی ژومەنەدیت مێزگەف دێر ئۆرخانە حەج هاتم گرتە تتکارێ بێژی ژیانە مەسەکینی مەهاچارە ژمر گوتە تشتێ چێ بووژی دەست پێکی هەمی خەون بوو لێ دەرەو بوو یارامە دەوێ مەهێدە چێ بووی وێژ دەف مەبەردا چوو ئەوژی دەرەو بوو گەڕم بوونێ بوون لە کەنەدا مرۆڤەک چەند کەس کوشتنە بخۆکەتێنە بنە پاڕوشکە دلێمە خۆشکە ژیانی ڕشکە بەدارەوە ئەدی تشتە گۆچە بوو لە نۆڤاسکۆشە گۆتە جارە کرەش نیست دیتم لە ئازمانە ناوی HR6819 مامە چش ئازمانەتە خرا کرد گەردوون وەرە چارە بکە کۆڤید-19 تشتی هەری مەزن گۆ دلێمە ئێشان مرنە جۆرج فلۆید بێنیگە نێجات پەرێستا ئازڕەش ئەو سپید تشکی میلۆنی نامە تەڤ مرۆڤن چما زێدە دیگە نێستا ماهاشەشە هاتە گۆتن دەردۆری جیهانی 10 ملیۆن کەس نەخۆشکەتنە بە کۆڕۆنا و زێدە دەبێنن ملیۆن پەی ملیۆن نەما کەس باوەرتکێ باوەریش کەست هەمیدی بێ کۆڕۆنا نینە بەرە یەکش ماڵباتاتە بمرێتێ نوگا کۆڕۆنا ببینە تشتێمە کرد بێ دنیایەنە بەسە ئەلسان حەیوانکی غەشیمە تێ هەرێ سەر مارسێ چتە دەرکەتیە بهێڤیژی تانگەشیمە متیۆرەک مەزنجمە کێمە خۆباوێژێمە هەمیاتنە بکەش گەردوون بگومان ئەوێژی وەرێ لێوێ ڕۆژکێ وەرێ بدەستێمە هەلی وەشی پەنداوەک لە سۆدان مالی هەژارە لە بەرچنۆ ژێر نەکرد چارە تەقینا بەیرودێ بێگونە هەمرن هەری یەک دبێ سوجیوی بوو کەس نابێژە سیکا مخوارە تەقینا چۆرە سۆلۆ لە فلیپین بدەستێ کەسی خۆدێ دەکوشتێنێدا دبین دارستانی کالیڤۆرنیا ئەگەر پێکت بە بیروس کە بارانێ بۆشت کە ئاگیری ڤەنامری دارستانی سووری شەوڵەتی نەنوویە ئەڤ نەه ساڵە سووری چەوتێ مرۆڤاتی لەکویە مرۆڤاتی کەتیە بندەستێ ترکا چێکدارن تێرۆرۆستا بێژی ئەرمینیا کەسی مرن بە کۆڕۆنەگەها ملیۆنەکی بانکیمۆن غەمگین بوو دیسە مای ساڵ ئەفسال نەما دچێ بوو هەر و هاوی خرابوو نەها دۆرە زەوستان و پاییزە دەژمین دوورکردن تەدان دلێتە بوو ماڵە یەک دی و ئەزمامە بێمال دەستێن بەردە کێف خۆشی هێشتر دخوازم لە ئیرۆ ئەز دیسە تەنێ مام دخەیاڵە دەمەیان ڕاستیە تشە چێت بن لێ هەر ڕاستیە کێژبیر ناکەم ڕێجیمە بەعەس کوشتن زارۆکی عامودێ و شەوتاندنە سینەما کەسی عێریشی خەلکێکردن لە نێمسا ڤیێنا و کێنا تەنە تێرۆریستن دیمەنێ بناوێ دین و دیانە دەژیوی فیلمی هێلینا نۆڤەمبەر نەخۆست بێ دەنگ دەرباس ببێن نۆڤەمبەر نەخۆستە بە ئاشتی هەرێژی ڤر نۆڤەمبەر ژەمەستان دووبر دیێگۆ ئارەماند و مارادۆنە ژەمەڕ چاخین و کەسەر دەرکەتن دەبێ ساڵی دەمپەی خۆشیێتکەتن لەکو دەرە دینەرن دبینن خەلک دمرن سەرۆکێ وڵاتە هەرە دلکەڤرن ئەمین ئاشتی خوازن ژەڤرە نابێکام پەڤرە شەرگن دژی ئێشکیشینە و بیری لەم دکارە شەر بگن ژی بۆ بەترۆلێ ژی بۆ بۆمبێنەوەوی و هیدرۆجین سالك نور سالك نور وهات سالك نور عيشو جانم وصالب وصالب سالك نور